بەڵێ سڵاوتان لێبێت دیارە دوێنێ دەنگۆیەک لە شاری سلێمانی بڵاوبوویەوە سەبارەت بە بڵاوبوونەوەی جۆرێک لە نەخۆشی کە نەخۆشی گەڕی پێدەوترێت یەکێک لە پزیشکانی شاری سلێمانی بڵاوی کردەوە ئەم نەخۆشیە لە سنووری ینی قەزای پیرەمەگرون و هەروەها دەواازەی ڕاپەڕین لەگەڵەوەدا بەشێکی سلێمانی بڵاو بۆتەوە نەخۆشیەکە بە وێنەوە بە ڤیددیۆ بڵاو کرایەوە کە ئەمە نەخۆشی گەڕیە من بۆ ینی زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتەوە ئەم حاڵەتە لە سلێمانی هەیە یاخود میوانداری زۆر بەڕێز دکتۆر پشدەر بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانی سلێمانی یەکەم زانین ئەم حاڵەتانە لە شاری سلێمانی تۆمارکراوە لە نێو منداڵاندا بەتایبەت یاخودنا دکتۆر گیان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت سواس نەخۆشی گەڕی هەیە لە ئێستادا لە سنووری پارێزگای سلێمانی سواس سەرەتا نەخۆشی گەڕی هەر ناوەکەی بەهڵا هاتووە تەواو ئەمە گەڕی نەمەسکەی بزگەڕی لەوانەیە نەخۆشیێکی تری پێڵەن کە لیپرۆسی نەخۆشیێکی تر سناکترە ئەم سکەیبسە یاخود ئەم خوڕانەی زۆر کە پێسی خوڕانی تێ ئەمە لە سەدان ساڵەوارها بۆ شتێکی تازە نیە ساڵانە 200 بۆ 300 میلیۆن لە هەموو دنیای تووشە بێ حاڵەتێکی زۆر ئاسانە چارەسەرکردنی ئاسانە مەترسیەکی هیچ شتێکی نییە بەڕاستی و لە هەما کادا شتێکی تازەنیە بڵین هەبوویان نە بەڵە بەردەوام هەر هەیە و بەردەوام خەڵکی چارەسەر کراوە و چارەسەرکردنی هەر لە کلینیکەکانی دەرەوە یاخۆ لە بەشی ڕاوێژکارەکان چارەسەرکرد شتێکیەوەنە قورسنە داخڵکردنیش لە نەخۆشخانە نیە یانی شتێکی زۆر ئاسایە ئەم ساڵ بە حکمی ئەوەی بەریەکەوتن کەم بووە چونکە پێویستی بە بەریەکەوتنی ڕاستەخۆی بینی پێست بۆ پێستەیە یاخودەوەی کە لە ڕێگەی جلوبەرگەوە یا بەکارهێنانی جلوبەرگ یا شوێنی نووسن و ئەدەواتەکانی تر ئەم ساڵ خۆ دەزانین لەبەری خوێندنگاکانی شوێنی یاریەکان زۆر کەمترە تێکەڵاوبوونی مناڵ لەگەڵ یەکترا بەریەکەوتنی پێست بە پێست زۆر کەمترە لە چاوانتر بۆیە کەمترە لە چاو ساڵانی ترا بەڵام ئەکرێ لە زیادبوونێک کەمبوونێک تۆزێ ڕووبا مەشێکی زۆر ئاسایە چونکە پێیوەستە بەوە بەڵام نەخۆشیەکە نەخۆشیەک نییە بەڕاستی مەترسیدار بێت چارەسەری نەبێت و چارەسەرێکی زۆر ئاسانی هەیە بۆیە بەڵێ هەبوو ئەرەش بێت و هەرەژمێنێ یعنی ئەمە شتێنێ بڵێ وەڵا بێت ینی بۆیە ئەمە شتێنێ بکرێت بە بابەتێک کە بەڕاستی خەڵکی پێ بترسێنرێ وڵای گەورەی لەسەر دروست بکرێ من چەندین پزیشکی قسەم لەگەڵا کردوم بەڕا ئەڵەن بە هیچ شێوەیەک نەک زیادی نەکردەوە بەڵکو کەمی کردو ئەسڵەن کردنی بە بابەت و با گەورەکردنی هەڵەیەکی زۆر گەورەیە وە ترسانی خەڵک خۆ دەزانی ئێستا خەڵکی کوردستان لە بارێکی نالەبار زۆر سەختان لە مەسلەی ئابوووریە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کۆڕۆناوە تۆش بێت شتێکی تری بخەیتە سەر بەڕاستی من پێم وایە هەڵەیەکی زۆر گەورەیە بۆیە ئەکرێ ئەم شتانە ئەم هەڵانە ئەگەر بەمەبەست بووە یا بێمە بەس ئێمە تەوان نازانین ئێوە بەڕێزەی کام شتێ هەڵکردو هاوڕێکی نزیکی خۆمە من خۆشمەوێ کەسێکیەوە نیە بڵێ مەڵام شتێکی شخصی یاننا بەڵام کاتێک کابێت بە بابەتی ڕاگەاندن من لە دوێنەوە لەژێر فشارێکی زۆری ڕاگەیاندنەکانم بەردەوام پەیوەندیم پێوەکەن لەوانەیە خۆت بەڕێزت کە پەیوەندیت کرد ئەزانی چۆن وەڵامی تۆ ینی بۆیە زۆر لەوەیان کاتێک کاکرێت بۆی کە ڕاگەیانەکان ئەڵەن خەڵکێکی زۆر ترس و دڵاوکێکی زۆری بۆ دروست بووە یعنی ئەمە ئەبێت بەڕاستی بە کێشە بۆ ئێمە ئەگینا کاتێک کە تۆ بابەتێ بڵاوەکرێت یا تۆ کاتێک کە هەستێکەکەی لایەنە دروستەکەی ئەوەیە کاتێک کە تۆ هەست بە زیادبوونی نەخۆشیەکەکەی سەری خۆت ئاگادارەکەی تۆ چ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بێت چ بە نەخۆشخانەی مناڵان بێت چ بەڕێوەبەری خۆ پاراستن بێت لەو کاتە ئەگەر حاڵەتەکە مەترسیدار بێت تەواوی ئیجراءات دەکرێت ئەگەر حاڵەتێکی ئاسایی بێ هیچ ئیجراءاتێکی ناوە پێویست بە ترسان و دڵڕاوکەی خەڵکیش ناکات کەواتە ئەمەی بڵاوبووەوە پێی دەوتر نەخۆشی گەڕی یاخود نەخۆشی نەخێر نەخۆشی گەڕی نیە نەخۆشی گەڕی تاوان ئەم گەڕی کە باسەکرێ ئەمە لیپرۆسی پێڵەن تۆزە حاڵەتەکەی ترسناکترە ئەم گەڕێ کە سکەی بسە حاڵەتێکی مشەخۆرێکە دەچێتە ژێر پێستەوە خوڕانێکی زۆری لەگەڵایە لە بینی پەنجەکانە تاوان لەگەڵ لەپی دەست و ژێر پێ و پەنجەکانی پێستا لەگەڵ بنباڵ و ئانیش کا دروستە بێت دەگمەن هەیە دەم و چاو بگرێتەوە ئەسڵەن وێنەیەکم بینی کە بڵاو کرابەوە لە سک و پشتە لە مناڵە ئەسڵ هەر زۆ دەگمەنە عنی من ئەگەر ئەم وێنەیە ئەوە بێ تاوان ئەمە هەر بەهی شێوە لەگەڵ سکەی بسیشان ناڕەوە بۆی ئەم حاڵەتانە حتا ئەگەر نیوەی سلێمانی مندایە ماڵم سکەی بسیش بگری ئەم نەخۆشی کە پێ ئەوترێ گەڕی لای خۆمان ئێستا بڵاوبووە تۆشێکی زۆر ئاساییە چارەسەری لە هەموو شوێنەکە هەیە یعنی شتێکی زۆر بەسیتە بۆیە بە هیچ شێوەیەک نابێ بکرێتە بابەتی ڕاگەیاندن و بڵاو بکرێتەوە لە کاتێکە خۆی لە ئەسڵە ئەم نەخۆشی کەمی کردو نەگزیایی کرد بێ لە چاو ساڵانە بخۆ دەزانی زۆربەی نەخۆشیەکان لە نەخۆشخانەی مناڵانە ئەسڵەن داخڵبوونمان لە نەخۆشخانە لە ساحەفتا کەمی کردووە لە بەشی ڕاوێژکاریمان کە نەخۆش جاران لەم کاتێ 1200 نەخۆشە بینرا ئێستا 300 بۆ 400 نەخۆشە بینرێ بۆیە نەخۆشی مناڵان ئەگەر سەیری نەخۆشخانە تایبەتەکانیشکی ئەبینی ئەم ساڵ بە بەراورد بەپار لە هەموو نەخۆشیەکانە زۆر کەمی کردووە بۆیە بڵاوکردنەوەی جۆرە هەواڵێکی وا کە ئەسڵەن دروست نییە بۆیە هەڵایەکی زۆر گەورە دروستەکە مەترسی بۆ سەر دروست دەکات وە باری هاوڵاتیان زۆر قورسترەکە بەڵای من بەلایمنەوە ئەمە خۆش لەوانێت چەندین ڕاگەیانکار پێوتوم کە لە ترسێکی زۆر بڵاو بۆتەوە بەڕایمنەوە ئەمە شتێکی ئایا لە شێوازی بڵاوکردنەوەکە هەڵە ڕوویەوە یا ئەو بەڕێزە هەڵی کردووە
یا چۆن بۆ بەڕاستی بێ لیژنەیە دروست بکرێت ئەمە لیژنەی زانستی کە ئەگەداریشان گوتمە چ لە بەڕێوەبەری تەندروستی سلێمانیش بۆ ئەم حاڵەتانە دووبارە نەبێتەوە ئێمە لیژنەیە پێگەێنین لەسەر ئەو بزانین داخواگا بەچی چونکە ناکرێ بەڕاستی تۆ کاتێکە لە شوێنێکە قسەیەکەیت ئەبێ پێشتر خۆ ئامادەکردن بێ بۆی شتەکە و ڕاست و دروستی تیاابێ هەر بۆی خۆشی متمانە لە دەستنەی لە کاتێکا گەشتێکی وا بڵاوەکەیتەوە چونکە تۆ کاتێکە شتێک بڵاوەکەیتەوە ئەگەر شتەکە دروست نەبێت لەو لاوانی خۆ متمانە لە دەست بێت جگەلەوەی کە هەڵایەکی زۆر گەورە ینی بیر نەچێت ئەگەر تو ئەم هەواڵە ڕاز نەکرابە لەوانێ ئەمڕۆ 10 ملیۆن دینار هاوڵاتیان سەرفیان نەکرد بۆی کە سەردانی پزیشکیان نەکرد لەبەرەوەی هەر سووربوونەوەی کە بێت دان حاڵەتمان هەیە کە لەمە ئەچێت سووربوونەوەی لەوانێت لە ترسانە ڕایان کردوان زانێشێکی زۆر تسناکە لەوانێت 10 و 100 ملیۆن دینار ئەمڕۆ خرج کرابووە لە پێناوەی کە حاڵەتێکی وا بە هەڵە بڵاو کراوەتەوە کەواتە ئێستا ئەوەی دەوتری ئەم گەڕیە پەیوەندی بە سەگی بەڕەڵاو ئەم شتانەوە هەیە ئایا گەڕی ئەگەر هەبێ پەیوەندی بە سەگی بەڕەڵاو ئەمانەوە هەیە پەیوەندی بەرکەوتان لەگەڵ مرۆڤ هەبێ خۆی ئەکرێت لە ئاژەڵی شاوە بۆ نمونە توش بووە بەڵام بە زۆری بەریەکەوتن لە نێوان مرۆڤ بۆ مرۆڤ ڕاستەخۆ بەریەکەوتنی پێستەوەیە لە وڵاتی ئەمە خۆمان لەبەری کۆمەلگایەکی زۆری ئیسلامین مسلمانین ئەسڵان کەمترین بەریەکەوتنمان لەگەڵ سەگا هەیە یعنی تۆ نابینی دەگمەن هەیە کە ببینی لە نێوان سەگێک و مرۆڤێکە یاخود کەمترینی ئەبینی کە سەگ بەخێوکە بەڕاستی ئەین بۆ ئەم حاڵەتێکی زۆر نەگونجاوە یاخود دروست نییە یاخود ئەوە نیە نەبوو بە دیاردێک کامە بڵێ وڵایتر بەهۆی ئەمەوەیە نەخێر ئەم حاڵەتی اینجا سەدان ساڵە هەیە خۆ من شتێک بێتی ئەمڕۆ بێت یاخود تازە دۆزرا نەخێر بە هیچ شوێ مەترسیدار نیە یعنی حاڵەتەکەش مەترسیدار نیە و کەمتریشە لە چاوجاران و حاڵەتی زۆر ئاسایشە بۆیە دروستکردنی هەواڵێک بڵاوبوونەوەی بەو شێوازە و دروستکردنی مەترسیەکی زۆر بەڵای منەوە یعنی ئەمە شتێکە قبولکراون نیە مای پەسند نییە تۆ لە کاتێکا بارودۆخ بەو شێوازەیە تۆ باری خەڵک قورستر ئەەکەیت ینی ئەمە هەر خۆتان چۆنێکی لێکەدەنەوە یاخود چەند خەڵک پەیوەندی پێوە کردوون کە ئەم حاڵەتە یاخود مەترسی یاخود ڕوژان لە ناو خەڵکا دروست بووە خۆش زۆر سپاس دکتۆر پشدار بەڵێ وەکو دکتۆر پشدار ئاماژەی پێکرد ئەم جۆرە نەخۆشی کە باسکرا بڵاو بۆتەوە نەخۆشی گەڕی نییە جۆری ترە لە نەخۆشی و باسی لەوە کرد مەترسیدار نییە ینی خەڵک دەتوانن تەنانەت لە کلینیکە لا کۆڵانەکانیش خۆیان چارەسەر بکەن و لە ماوەیەکی کەمدا ئەم نەخۆشیە چارەسەرە بێ و گەڕی نییە زۆر پێداگری لەسەر ئەمە کردەوە لە هەمان کادا وەکو ئاماژەی پێکرد لیژنەیەک لە تەندروستی پێک دەهێنرێ بۆ بەدواداچوون لەو بابەتەوە ئەو پزیشکی مەسەلەن ئەم قسەی کردووە بۆی کە ئەویش ڕوونکردنەوەی زیاتر لەو بابەتە بدا ئەم لە دوانی کە داوێتی مەسەلەن زانیاری زیاتر بخاتە ڕوو بۆ لیژنەکانی تەندروستی بۆی بزانن هۆکاری ئەمە چیە وەکو دکتۆر پشدەیش ئاماژەی پێکرد لێستادا ینی ترس و دڵڕاوکێ لە نێو خەڵکی شاری سلێمانی بڵاو بۆتەوە بەتایبەت دوای ئەوەی کە ئەم لە دوانە بڵاو بیەوە لەسەر ئەم بابەتە خەڵکێکی زۆر باسییان لەوە کرد ئەمان نیشانەکانیان هەیە ینی بەترسەوە باسییان لە بابەتەکە دەکرد بەڵام وەکو دکتۆر پشدار ئاماژەی پێکرد ئەم بابەتە مەترسیدار نییە و نەخۆشەکە مەترسیدار نییە خەڵک دەتوانن بە ئاسانترین ڕێگە خۆیان چارەسەر بکەن ئەگەر حاڵەتێکی وا هەبوو یان حاڵەتی خورانی پێست و سووربوونەوە هەبوو وەکو ئاماژەی پێکرد پێویست ناکە ینی قەلق بن و دڵڕاوکێ دروست بکەن بە شێوەیەکی زۆر ئاسان لە لای پزیشک چارەسەرەکرد یان باسی لەوە کرد تەنانەت پێویست بە پزیشکی ناکە چونکە ئەمە نەخۆشی گەڕی نییە و لە هەمان کاتدا بە شێوەیەکی زۆر ئاسایی چارەسەر دەکرێت بەڵێ